بەناوی هەموو خەڵکی سلێمانی و ڕێکخراوە شۆڕژگەڕەکان بەناوی خەڵکی ئازادی خوازی شاری سلێمانی هاتووین بۆ لای برایانی یەزیدی و شنگاڵی سەرکۆنەی ئەو هێرشەی سوپای عێراقەکەین بۆ سەر شنگاڵ. لێرە پرسیارێک لە بەڕێز کازمی کە بەرپرسی ئەو قائیدی هەموو هێزە چەکدارەکانی عێراقە پرسیارێکی لێەکەین بە ناوی خەڵقی یەزیدی و خەڵقی شاری سلێمانیەوە. وەختێک داعش هات بە هەزاران کوڕ و کچی یەزیدی سەربڕی و ئیهانەی کردن و سوکایەتی پێکردن، سوپای عێراقی لەکوێ بوو؟ ئێمە ئەو پرسیارە لە بەڕێز کازمیەکەین. جارێ لە ڕووی ویژدانی و ئینسانیەوە ئەمە کارێکی ناڕەوایە. لە ڕووی یاساییەوە ئەوانەی کە چەکیان هەڵگرتووە و شەرەف و ناموسی خەڵکی کوردی یەزیدیە پارێزن، ئەوانە خەڵقی شنگاڵن، کوردن، یەزیدین، عێراقین. دوایەوە یەزیە پەشە بەشێکە لە هێزە چەکدارەکانی عێراق بە گوێرەی قانون. ئایا بە چه حەقێک، بە چه قانونێک، بە چه یاسایەکی مرۆڤایەتی سوپای عێراق خۆ ئەکەنەوە چنە یەپەژە و شنگاڵیەکان؟ ئەوان بە یەپەژاڵن لێرە بڕۆن، ئەوان لە ماڵی خۆیانن، دیفاع لە کەرامەت و ماڵ و میلەتی خۆیانەکەن، بۆ کوێ بچن؟ ئەمە جارێ شتێکی ناقانونیە، شتێکی نادەستوریە کە بە ناوی جەیشی عێراقی شەڕ بکەن. شنگال لە بەردەم جینۆسایدی سوپای عێراقدا کۆکردنەوە خۆڕێخستنەوەی هێزەکانی عێراق لە دەور و پشتی شارۆچکەی شنگال خواستێکی دەوڵەتی تورکیا و شڕانگێزی پارتی دیموکراتی کوردستانە. بە درێژایی مێژوو پلانی چەپەڵی ئیسلامی سیاسی و هێزە فاشیزمەکان و میلیگەرا تۆندڕەوە بە کتێک گیراوەکان لە چوارچێوەی نکۆڵیکردن لەگەلی ئێزیدی بەردەوامەوە درێژی هەیە. هێرشەکانی 2014 داعش بۆ سەر ئێزیدیەکان سەرەتای جینۆسایدێکی نوێی ئەردۆغان پارتی و عێراقە. ئەمەش درێژکراوەکەی بۆ ئەم ڕۆمان دەرکەوتووە. هەر بۆیە پەلاماردانی شنگال تەنها بوونی دین و جیاوازیەکان نییە، بەڵکو یەکانگیرێکی خەڵکی شنگالە بە فکر و فەلسەفەی ڕێبەرئاپۆ کە کوڕان و کچانی ئەم مەدرسەیە پارێزەری ڕاستەقینەی ئێزیدیەکان بوون و لە شنگالدا دژی هێرشەکانی داعش. هەر ئەمەش نەبوو، بەڵکو پێگەیاندنی خەڵکی شنگال بوو لە خۆ پێشخستن و پارێزگاریکردن لە خۆیان و خۆ بەڕێوەبردنی خۆیان. بۆیە شنگال و گرێلا ئاوێتەیەکی سروشتی حەقیقین بۆ شنگالیەکان. ئەمڕۆ هێزەکانی عێراق لەسەر داوای دەوڵەتی تورکیا و پارتی دیموکراتی کوردستان بۆ هێرشی سەر شنگال، ئەمە نەخوازرا و شەرمەزار و سەرکۆنە و ڕسوا دەکەین. هەر بۆیە ئەبوو پارتی شەڕی ناوچە داگیرکراوەکانی وەک زومار و خانەقین و دووس و کەرکووکی بکردایە، نەک هێز بێنێتە سەر شنگال و ڕادەستی هێزە عێراقەکانی بکاتەوە. هەڵبەتە ئەمڕۆ کە وەکو نوێنەرایەتی زۆرێک لە لایەنی سیاسی و ڕێکخرا و کەسایەتی بە هەڵوێستی شاری سلێمانی ئێمە سەردانی پارتی دیموکراتی ئێزیدیانمان کردووە بە مەبەستی باڵپشتیکردنی گەلەکەمان لە باشووری کوردستان بۆ ئەو تێکۆشانەی کە گەلی خۆبەڕێوەبەری شنگال بەڕێوەی ئەبا. ئەوەی کە گرنگە داخوازی ئێمە ئەوەیە کە حکوومەتی عێراق پێویستە بە فەرمی خۆبەڕێوەبەری شنگال بناسێ لە ئاستی نێودەوڵەتیدا بە هەمان شێوە و تێکۆشانی ئێمە شەکو پاڵپشتیەک بۆ گەلی کوردی ئێزیدی بە هەمان شێوەیە. بێگومان ئەو داگیرکاری کە ئێستا بەڕێوە ئەچێت لەسەر شنگال، لەسەر چیاکانی کوردستان، لەسەر ڕۆژاوای کوردستان، لەسەر تەواوی ناوچەکە پیلانێکی داگیرکاری دەوڵەتی تورکیایە بە هاوکاریکردنی پارتی دیموکراتی کوردستان و بە سپۆنسەری یان بە جێبەجێکاری دەوڵەتی عێراق بە تایبەتی لە دۆزی شنگالدا. بێگومان گەلی شنگال بینیمان لە 2014دا جینۆساید کراوە، لە ئێستاشدا بەرامبەر بە جینۆسایدێکی تر تێکۆشانەکە بۆ ئەوەی جارێکی تر نەبێتەوە بە قوربانی. لێرەدا بەرپرسیاری یەکەم بەڕاستی ئەو هێزانان کە لە 2014دا نەیانتوانی گەلی ئێزیدی بپارێزن و ئەمڕۆ هاتوون دەیانەوێت کە
ئەو خۆبەڕێوەبەریەی کە لە شنگال هەیە کە ئیرادەی خەڵکی شنگالە کە بووە بە ئەمرێکی واقع و هەمووان پێویستە قبولی ئەو خۆبەڕێوەبەریە بکەن هێزە فەرمیەکانیان بکەن و هێزەکانیان فەرمیە هەموو پێکاتووە لە کچ و کوڕانی ئێزید خان و ئەوان بڕیاریان داوە کە نەهێڵن فەرمانێکی تر لەسەر ئەوان جێبەجێ بێ کچان و کوڕانی ئێزید خان بڕیاریان داوە جارێکی تر ئەوەی کە لە مێژوودا فەرمان لەسەر فەرمان لەسەریان جێبەجێکراوە ڕێگە نەدەن دووبارە بێتەوە پێمان وایە ئەو سیستەمە لەم ئیرادەیە دەترسێت ئیرادەی نەتەوە و باوەڕی و پێکاتە جیاوازەکان کە بەرگری لە هەبوون و ماف و کەرامەتی خۆیان بکەن